ڕۆژ باش بینەران و بیسەرانی کوردستان 24 پرۆگرامی ڕۆژ باش ئەم ڕۆژ بە هەمان شێوەی ڕۆژەکانی دیکە بە وزەیەکی زۆرەوە هاتمۆلاتان بۆ پێشکەشکردنی بڕگە و بابەتەکانی پرۆگرامی ڕۆژ باش وەک هەمیشە بڕگە و بابەتەکانمان هەمەڕەنگ بۆ چڕوپڕ و پڕ زانیارین و هەروەها زانیاری ناوخۆ و هەروەها هەواڵی دەرەوە و جیهانیش هەمووی کۆ ئەەکەینەوە لەم کاتژمێرە پێشکەشی ئێوەی ئەزیز و خۆشەویستیەکەین بەڵام بە بیرتانە هێنمەوە هەمیشە خۆتان بپارێزن بە تایبەت لە پەتای کۆرۆنا لە مۆرزەدا کە ئامارەکان ڕوو لە زیادبوونن بە تایبەت کەسانی بەتەمەن یاخود ئەو کەسانەی کە لە ناو ماڵەکانماندا هەمیشە کەسانێکی بەتەمەن و ئازیز و خۆشەویستن لەگەڵماندا بەو هیواین کە پارێزراو بن و گیانیان لە سەلامەتیدا بێ ئێمە ئەمڕۆ تەوەری پرۆگرامەکەمان باسکردنە لە لایەنێک کە خزمەتێکیان گەیاندووە بە ساڵاچوان یاخود بە کەسانی ئەو کەسانی کە بەتەمەنن زیاتر لە ناوەڕۆکی پرۆگرامەکە گفتوگوی لەسەر دەکەم جگەلەوە ئێمە کێشەی تەندروستیەکمان هەیە کە بە تایبەت خانمان ئێستا زۆر پێوەی دەناڵێنن ئەویش ڕووتانەوەی قژێ یاخود هەڵوەرینی تاڵە قژەکانە لە مۆرزەدا بە تایبەت کە بۆتە کێشە و گرفتێکی هەرە گەورەی ئێستەی خانمان بۆیە بە گرنگمانزانی کە لە ئێستادا زیاتر گرنگی پێبین و باسی بکەین و بە میوانداری کەسانی پسپۆڕ و شارەدا جگەلەوە پرۆگرامی ڕۆژ باش هەر لە ئەو کارانی کە لە پەرلەمانی کوردستان و هەروەها پەرلەمانی عێراق هەموو ئەوانەی کە بەڕێوە دەچێت لە ناو پەرلەمان من لە کورتەیەک لە هەواڵەکاندا کۆی دەکەمەوە و پێشکەشی ئەوەیەکەم. ئەمڕۆ پەرلەمانی کوردستان خوێندنەوە بۆ دوو پێشنیازە یاسا دەکات. ئەمڕۆ پەرلەمانی کوردستان دانیشتنی ژمارە نوێی ئاسایی خولی پایزەی ئەنجام دەدات. بە گوێرەی کارنامەی کۆبوونەوەکە ئەمڕۆ پەرلەمانی کوردستان خوێندنەوەی یەکەم بۆ پێشنیازە یاساکانی تۆڕ و بنچینەکانی ئاو ئاوەڕۆ لە هەرێمی کوردستان و بەڕێوەبردن و پاراستنی ئاو دەکات. هەروەها چەند بابەتێکی دیکە لە کۆبوونەوەی پەرلەمان تاوتوێ دەکرێن. بەرپرسی دەستگای هەڵبژاردننی پارتی ڕایدەگەێنێت ڕێگە نادەن دەنگی کورد لە نینەوە بە فیڕۆ بچێت. خەسرۆ گۆران بەرپرسی دەستگای هەڵبژاردننی پارتی دیموکراتی کوردستان لە لێدوانێکی ڕۆژنامەوانیدا لە بەغدا ڕایگەیاند بە ئامادەبوونی سەرۆکی پەرلەمانی عێراق لەگەڵ لایەنە سیاسیەکان لەبارەی بازنەی هەڵبژاردن لە نینەوە ڕێکەوتین. ئاماژەی بەوەش کرد شەنگال لەگەڵ قەحتانیە دەبێتە بازنەیەکی سەربەخۆ و لەبارەی کەرکووکیشەوە لایەنەکان لە ڕێکەوتن نزیک بوونەتەوە. بڕیارە ئەمڕۆ پەرلەمانی عێراق بازنەی هەڵبژاردننی کەرکووک یەکلا بکاتەوە. بڕیارە ئەمڕۆ لە کۆبوونەوەی پەرلەمانی عێراق بازنەی هەڵبژاردن لە کەرکووک یەکلا بکرێتەوە. بە پێی زانیاریەکانیش لایەنە سیاسیەکان لەسەر شێوازی بازنەی هەڵبژاردن لە کەرکووک لە ڕێکەوتن نزیک بوونەتەوە و پێشبینی دەکرێت ئەمڕۆ پەرلەمان بازنەی هەڵبژاردن لەو شارە پەسەند بکات. سەرۆکی پەرلەمانی ئێران داوا لە پەرلەمانتاران دەکات ڕەخنەکانیان هەڵبگرن. محەممەد باقر قەلیبان سەرۆکی پەرلەمانی ئێران ڕایگەیان پێویستە ڕێکاری یاسایی و چاودێری بۆ ڕەخنەگرتن لە بەرپرسان هەبێت. ڕاشیگەیان پێویستە لەم کاتەدا هاوکاری حکوومەت بین بۆ بەرەنگاربوونەوەی قەیرانەکان. سەرۆکی پەرلەمانی ئێران داواشی لە پەرلەمانتاران کرد ڕەخنەکانیان لەسەر حکوومەت لە ناخی خۆیاندا هەڵبگرن. دۆناڵد ترامپ ڕایدەگەێنێت ئەگەر جۆ بایدن لە هەڵبژاردن سەرکەوتن بەدەست بێنێت ڤاکسینی کۆرۆنا دوا دەکەوێت. دۆناڵد ترامپ کاندیدی کۆماریەکان بۆ هەڵبژاردننی سەرۆکایەتی ئەمریکا لە تویتر وەڵامی ڕەخنەکانی جۆ بایدن دەداتەوە. ڕایدەگەێنێت ئەگەر جۆ بایدن کاندیدی دیموکراتەکان لە هەڵبژاردننی سەرۆکایەتی ئەمریکا سەربکەوێت ڤاکسینی دژی کۆرۆنا دوا دەکەوێت بەمەش پەتای کۆرۆنا زیاتر دەمێنێتەوە. ئاماژە بەوەش دەکات بە درێژبوونەوەی پەتای کۆرۆناش تەواوی وڵاتان پەکی دەکەوێت و وڵات تووشی قەیرانێکی گەورەتر دەبێتەوە. کورتەیەک لە هەواڵە ناوخۆی و جیهانیەکانم پێشکەشکردن. سەرەتای پرۆگرام یاخود دەستپێکی ناوەڕۆکەکەمان هەمیشە یاخود بە بەرهەمێکی خۆماڵی بووە یا بە کارێکی هونەری هونەرمەندێک بووە وەکو ئێستا کامیرۆی قەنات هونەرمەندێکی کوردە و زیاتر لە 40 ساڵە بە سۆز و عیشقەوە
ڕۆح بەبەر دارە بێگیانەکاندا دەکات و لە بۆنەنەتەوەی و ئاهەنگە خێزانیەکانە بە ژێنینی ئامێری میوزیکی نەی مۆراڵی نەتەوەیی ئامادەبووان بەرزەکاتەوە. میرۆیی قەنات ئێستا لە مۆسکۆی پایتەختی رووسیاژی لە کار و خزمەتی هونەریش بەردەوامە. بابێکەوە گوێبیستی بەرهەمەکەی بین. بلورا دناوا دەست و تلێنویدا دیرۆکەکە درێژ هەیە، ژەنین و ئاوازن هەرتمیên جوان و خۆزایینە. دەنگڤدانا بلورا مرۆیê قەنات سینۆرên Yekîtiya Sovyêt derbas kiriye. Ew hertim li pişt keyf û xweşiya ahingin civaka Kurdî ye û ji bo her cihekî jî hatiba vexwendin çûye. Hevsaliya xwe da hînî amûrên sazbendiyê bûm ku min dest pê kir mey û zilmê lê bidim. Ji ber ku ez xwe ji malbatekî hunermendek bi nav û deng hatime dinyayê. Bavê min rehmetî hunermendê gelê me bi nav û deng bû Qanatê Kakê. Her wisa dora min dunyakî hunerî çêbûbû. Min wisa zarotiya xwe da dest pê kirî hunerê hez kir û ji vê rojê şundatir huner bû parçeke jiyana min. Mirۆyê qenat di helkeftin netewî û ahingin xêzanî de bi jenîna amêra bilûra xwe morala netewîya beşdarbûyan bilind dike. Em dinêrin gava ku nava xerîbê da gel civa gelek hewcekarê awaz û muzîka Kurdî ne. Ew hewcekarî ew bîranîna ku gelê me civaka me ew qasî heyr û hejmekariya muzîka Kurdî ye ew tişt moralê me pêvî yek xweş dibe. Mesele vir ne qazanc û xizmet e. Mesele ku tu dibînî tu dikarî bi xizmetekî bi karên xwe bi xebata xwe civakekî bi awazên xerîbî tu civaka xwe têr bikî. Wekî goştûn ênî girêdayî civaka xwe hûn e bi muzîka xwe bi hunera xwe. Dixeftin diçadînin wekî kêrhatiyê gelê xwe bin, kêrhatiyê civaka xwe bin. Mirۆyê qenat ew hunermendê bihtir ji 40 salan e bi soz û hezkirin di şahî û xweşiyan de bi dest û tiliyên xwe bi dehan awazên bêhempayên Kurdî danîne. بەهوێ سەرکەوتن بۆ ئەو هونەرمەندە و تەمەندرێژی وەکو لە سەرەتای پرۆگرام و ئاماژەم پێ کرد کە ئێمە زیاد لەوەی کە گرنگە ئاگاداری خۆمان و تەندروستیمان بین لەگەڵەوەشدا کەسانێک هەن کە زیاتر پێویستیان بە چاودێریکردنە زیاتر پێویستیان بە پاراستنیانە بە تایبەت کەسانی بە ساڵاچوو یاخود و کەسانی تەمەنیان چەند ساڵێک بە ساڵاچوون کۆمەڵێک گەنج هەستاون بە نۆژەنکردنەوەی ئەو خانەیەی کە بە ساڵاچوانی سلێمانی کۆ دەکاتەوە. ئێمە ئەمڕۆ بۆ قسەکردن لەسەر ئەو بابەتە و کار و چالاکی ئەو خۆبەخشە گەنجانە ئەو کار و چالاکی کە کردویانە بۆ نۆژەنکردنەوەی ئەو خانەیە میوانداری بەڕێز ئەحمەد سیروانمان کردووە کە دامەزرێنەری گروپی خۆبەخشی نوێکردنەوەیە لە ستۆدیۆکانمان لە سلێمانیەوە لەگەڵمان دەبێت. بەیانیت باش کاک ئەحمەد تەندروستی چۆنە؟ زۆر سپاس بەیانی سەرجەم بینەرانی شاشە جوانەکەی کوردستان بسوار باش بە هیوای ڕۆژێکی گەش و پڕ لەوزە بۆ سەرجەم کوردانمە. زۆر سپاس بە هەمان شێوە بۆ ئێوەش. کاک ئەحمەد پێمان بڵێ ئەم نۆژەنکردنەوەی ماوەی چەندێکی خەیان چۆن بۆ بیرۆکەیەتان لا دروست بوو کە خانەی بە ساڵاچوان نۆژەن بکەنەوە؟ بەڵێ دیارە ئێمە وەکو کۆمەڵێک لە گەنج و لاوی هەرێمی کوردستان پێمان باش بوو گروپێک بە ناوی ڕنیوەڵدا بمەزرێنین کە ئامانجمان خزمەتکردن بوو بە کۆمەڵگەی نێو هەرێمی کوردستان. دیارە ئەم پرۆژە خۆبەخشیە لەلایەن دەستگای ڕوانگە لە چوارچەوەی پرۆژەی دەستپێشخەری لاوانی خۆبەخش بۆ ساڵی 2020 کۆمەکی دارایی بۆ کراوە. هەروەها لەلایەن گروپی خۆبەخشی ڕنیۆڵەوە پرۆژەکە بە ئەنجام گەیەندرا
و ماوەی پتر لە 10 ڕۆژە ئەم پڕۆژەی بەردەوامی هەیە و سپاس بۆ خی گەورە بە هاوکاری و ماندووبوونی خۆبەخشانمان توانیمان ئیمڕۆ کۆتایی بە پرۆژەکە بین و ئیمڕۆ مەراسیمێکی بچووک تەنها لە نێوان خۆمان و خۆبەخشانمان ساز دەکەین. بەڵێ وەکو باست کرد پرۆژەکەتان ئەمڕۆ ئەکرێتەوە یاخود تەواو بۆ کارەکانی بەڵام گروپەکەتان چۆن بوو لە چەند خۆبەخش پێک هاتووە زۆرترینتان کوڕن یان کچن؟ بەڵێ ئەوەی جێگەی ئاماژەکردن و جێگەی خۆشحاڵیە دیارە گروپەکەمان هەمەڕەنگە لەلایەنی با بڵێن لایەنین کوڕ و کچ بەڵام ئەوە جێگەی ئاماژەکردنە کە باسی لێوە بکەم بە خۆشحاڵیە و بە شانازیشەوە بەشێکی زۆر لە گروپەکەمان لە خوشکانمان لە کچانی بەڕێز هاوڕێمان پێک هاتووە و بەشێکی سەرەکیشن لە بەڕێوەبردننی پرۆژەکانمان لە گروپەکەمان. بەڵێ ماندوو نەبن و بەردەوام بن. کاک ئەحمەد ئەو مەراسیمەی کە ئەمڕۆ بڕیارە بیکەن ئایا چۆنە بێت و بۆمان باس بکەی ئەو نۆژەنکردنەوەی چۆن بووە پێشتر ڕێگان پێداون کە ئەو شوێنە نۆژەن بکەنەوە گروپەکەتان کاری خۆی بکات. بە هەمان شێوەش ڕێگە ئەدەن کە ئەمڕۆ مەراسیمەکە لەوێ بکەن؟ بە دڵنیاییەوە ئێمە سەرجەم ڕێکارە یاسایەکانمان گرتووە بۆ درێژە پێدان بەو پرۆژەیە و بە خۆشحاڵیەوە هەموو لایەک هاوکارمان بوونە و بە دڵنیاییەوە لەبەر بابەتی پەتای کۆڕۆنا ئێمە ڕێکاری تەندروستی لە بەرچاوەگرین بۆیە نامانەوێت ئیمڕۆکە ئەو مەراسیمە بۆ زیاتر تێکەڵ نەبوونە یعنی ئامانجی ئێمە ئەوەیە کە ئەو بە ساڵاتچوانە تێکەڵ نەبن زۆر زیاتر بەڵکو بە پێچوانەوە ئێمە لەلایەن خۆمانەوە شیرنەمەنی و شیرینی بەسەر ئەو بە ساڵاتچوانە دابەشەکەین و ژوور بە ژوور سەردانیان دەکەین بۆەوەی کاتێکی خۆش بەسەربرن و ئامانجیشمان تێکەڵ نەبوونیانە بۆەوەی پەتای کۆڕۆنایان توش نەبێ و هەروەها سەرجەم خۆبەخشانمان پابەندی ڕێنمایە تەندروستیەکانن. زۆر باشە. کاک ئەحمەد ئەم گروپەی ئێوە گروپی خۆبەخشی نوێکردنەوە یەکەم شوێن خانەی بە ساڵاتچوان بوو هەڵتان بژارد. بۆچی ئەو شوێنەتان هەڵبژارد لە دەستپێکی کارەکەتان؟ ئەگەر ئەو قسەی بەڕێزت ڕاست کەم و یاخود باشتر باسی لێوەکەم ئێمە ساڵی هەرم ساڵ نەخۆشخانەیەکی سەرەتانمان لە شاری کەرکووک نۆژەن کردەوە بە هەمان شێوە پێمان خۆش بوو درێژە بە چالاکی نوێژەنکردنەوەکەمان بدەین ئەوەی جێگەی ئاماژەکردنیشە من حەزەکەم لێرە باسی یەک شتێکی گرنگ بکەم دیارە ئێمە وەکو لاوانی کوردستان بەش بە حاڵی خۆم بەندە خەڵکی شاری کەرکووکە بە شانازیەوە ئەوەی جێگەی خۆشحاڵیە ئیمڕۆکە کۆمەڵێک لە لاوانی شارەکانی دیکە ئامادەن بچنە شارێکی دیکە بۆ ئەوەی پتەوی ئەو عیلاقاتە دروست ببێتەوە و جیاوازی لە نێوان شارەکانە نەبێ ئێمە ئەچینە سەرجەم و شارانەی کە بە شاری خۆمانی دادەنین و خزمەتیش بە سەرجەم و شاراناکین بە بێجیاوازی. کەواتە هەرە و ئەندامانە خۆیان کارەکانەکەن یاخود تەنها سەرپەرشتیەکەن؟ ناخێر ئێمە لە هەر شارێک تیمی خۆمان هەیە پێکاتووە لە تیمی ئەو شارانە بەڵام وەکو ئاماژەم پێکرد بۆ هەماهەنگی و دۆستایەتی زیاتر ئێمە خۆشمان تیمێکمان هەیە کە ئامادەیە سەردانی شارەکانی دیکە بکە و زیاتر هاوکار بێ لەو ڕۆوە. ئامانجتان چییە لەوەی کە ئەو شوێنانە نۆژەن بکەنەوە کاک ئەحمەد؟ بەڵێ ڕاستە ئەوەی جێگەی ئاماژە پێکردنە ئێمە وەکو گروپی نوێکردنەوە دەست بۆ ئەو شوێنانە ئەبین کە ئەگەری ئەوەی هەیە کەمتە خەمی بەرامبەر و شوێنە کرابێ یاخود باشتر بڵین کۆمەڵێک شوێن هەیە لەوانەیە فۆکسی لەسەر نەبێ یاخود هەندێک شوێن هەیە چاویان لەسەر نەبێ بۆیە ئێمە بە ئەرکی سەرشانی خۆمان ێزانین کە بڕۆینە ئەو شوێنانە کە دەستی هاوکاری بۆ درێژ نەکراوە بە شانازیەوە دەڕۆین بۆ ئەو شوێنانە هەڵدەبژێرین و ئەمانوێ گۆڕانکاریەکی ئەرێنی و کەشێکی تەندروستیان بۆ دروست بکەیت. پرۆژەی داهاتووتان لەکوێ بێ کاک ئەحمەد بەنیازی کوێن نۆژەنی بکەنەوە؟
جارێ باوە سوپرایز بێ بەڵام ئینشاڵە درێژە پێدەری ئەو پرۆژانە بەردەوامی دەبێتن. باشە ئەمێ بزانم ئەو کەرەستە و پێداویستیانەی کە پێویستە کات بۆ نهۆژەنکردنەوەی هەر شوێنێک بێت یاخود نوێکردنەوەی بێت ئێوە چۆن ئەتوانن لە چ ڕێگەیەکەوە دابینیەکەن یاخود هەماهەنگیتان هەیە لەگەڵ گەنجان یاخود خۆبەخشانی شارەکانی دیکە بتوانن لەو ڕێگەیەوە کۆمەڵێک کەرەستە و پێداویستی کۆ بکەنەوە بەکاری بێنن؟ ئەوەی تاوەکو ئێستاکەنە لەو پرۆژانەی کە لە ڕابردووە ئەنجاممانداوە دیارە لە ڕێگای خێرخوازانە و کۆمەڵێک لە کەسانی بەڕێزی هاوڵاتیانن کە هاوکارمان بوونە بەڵام لەم پرۆژەیەوەی جێگەی ئاماژێت دووبارە لێرەوە بە پێویستی شێزان بە دەرفەتی شێزانم کە سوپاسی دەستگای ڕوانگە بکەم بۆ ئەم هاوکاریە کە ئەم جۆرە دەستپێشخەریانە بۆ لاوانی هەرێمی کوردستان گرینگە بە تایبەتی بۆ سەرجەمە و گروپە خۆبەخشانەی کە هیچ جۆرە دامێکیان نییە هەر لە شاشە بەڕێزەکەی شاشە جوانەکەی بەڕێستانەوەش داواکارم بە تایبەت لە سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ڕێزدار جەنابی کاک مەسرور بەرزانی کە ئاوڕێکی جددی لە لاوان و گەنجانی هەرێمی کوردستان بدرێتەوە و من ئومێدم هەیە کە لەم کابینەیەدا بتوانرێت کۆمەڵێک لە گەنجان و لاوانی هەرێمی کوردستان بێنە پێشەوە و بەشدار بن لە دەسەڵاتە و هەروەها بەشدار بن لەو پرۆژە خێرخوازیانەی کە لە کۆتاییدا بۆ خزمەتکردنی هاوڵاتیانی نێو هەرێمی کوردستانە بەبێ جیاوازی زمان و نەتەوە ئاین. کاک ئەحمەد پرۆژەکەتان کە دەستان پێکردووە پرۆژەیەکی بەردەوامە بێت یاخود چەند شوێنێکی دیاری کراوە وەجگە لەوەش ئەندامانتان ڕۆژ بە ڕۆژ ڕوو لە زیادبوونەیان تەنها کۆمەڵێک ئەندامی دیاریکراوە و خۆبەخشن. سەبارەت بە خاڵی یەکەمت پرۆژەکان بەردەوامی دەبێت چۆن لە شاری کەروک بەردەوام بوو درێژەی پێدرا بە سلێمانی شاری سلێمانی خۆشەویست بە هەمان شێواز درێژە پێدەری ئەو ڕێگایە دەبین و شارەکانی دیگەش ناوچەکانی دیکەش بەسەر دەکەینەوە بە نسبەت بابەتی خۆبەخشانمان زۆر سپاس بۆ خوای گەورە و سپاس بۆ بنەماڵەی و خۆبەخشانە کە ڕۆژ بە ڕۆژ زیاتر ڕێژەی ئەندامان و خۆبەخشانمان ڕوو لە زیادبوون دەکا کە بەجددی ئێستاکانە کوردستان لە ڕووی کاری خۆبەخشی و دەتوانم بڵێم خۆبەخشبوون یاخود کاری خۆبەخشی بۆتە کەلتورێک و بەشێک لە نەتەوەی کورد کە جێگای خۆشحاڵی و شانازیە بۆ ئێمە. بەڵێ زۆر سوپاس ئەحمەد سیروان وەک دامەزرێنەری گروپی خۆبەخشی نوێکردنەوە کە لەگەڵمان بووی سوپاس بۆ تۆ بۆ زانیاریەکانە بە هیوای بەردەوامی و کاری باشتر. زۆر سپاس بۆ ئێوە بە هیوای سەرکەوتن بۆ هەموو لای. ئێستش دەچینە دهۆک پامنێرمان ئالان حسێنمان لەگەڵ دەبێت بەیانیت باش ئالان پێمان بڵێ چی هەیە لە پارێزگای دهۆک؟ بله سپیداوژی باش بیتن همی دمتات خوش بن اصلی کل میدان که پازیمل باجر سیمل کو قضا سیمل سر به پارزگاه دوی که و کوین بینن اول جه فروشتنا ترش و توالیا پازه سپیو یه رش پارزگاه دوی که دو جهن و صحنه ای که فروشنا پازه سپیو رش و کوین بینن یه دیجی الدلو بید بجنه کو اویه فروشنا گل که کوین بینن اف بازاره هند پاس لها لی جاران بریا کرونای سه جارکی هندی وان لها بون سه جارکی هندی وری قربالغ بو اگر هف کاری مت گلمن دابید ام بشنه ناوی بازاری و بزانین بازار چوایه چه تفروتن پتر داخازی سر چه هیا خلک داخازی چت کن مام محمود دمت باش بیتن ام بزانین بازار چوایه ادوی دمی دا پیشتر چو بانی برینی کم تات نوری گلک قربالغ تر بو بله خدای ویگاف که بازار گلک کل وکیل بجنیه کم کری جبرچه ای که کرونا های ای که گلک تشتدی یه تین پاره خلکی نه همی تشتاج بر هنده کو یعنی اغلبه سبب کرونایه عالم نورد بیت میدانی اما باشه yani nikada xalkek tet peter yani yet taket kirin beri nikap kumet hat nafrut nu kirin به ویگاف که خود هر تین تجید کرنو جمله جید کرنو بس با ویگاف که عالم قوی نایت میدانش بر کرونا
باشه یعنی بازار دوکه بیشن بو سرجیکرنه بیشن پیش بس نوا سروری آن جهت دیهنش سر برخانه بله جهه هاي جهه تاين دهوكي تاين السيميلي تاين الخانه تاين الفاهمي واجهه تاين باشه پتر بازار سرچه جوره پازی یعنی که یعنی سر كافريه سرکه خودی پا کافر وکیل بیجنی جهل تره گوشتی و خوشتره جبر هندی باشه اف پازای کیره اول کیره تاخدان کر بارابتر یک کیره هر لی کردستان آنج در نه نه ورده همیه کردستانه اغلبه کردستانه یه سوریه و وقتی اغلبه درباز بد چه تحولی رو چه درباز بد چه بغداد کات چه کیف باشه بو بیشین سرجیکرنی و بو گوشتی یعنی بو بازاری پتر داخل سرکشه سریه مایه عراقی سر جاوید مادن گله بله وکو این بینن اوه بازار وکو وجدادیا کن ادی بازار جاران المیدان کپازی وکو جاران نما بله از وگر مدفع بەڵێ زۆر سپاس بۆ هاوکارمان ئالەن حسێن کە لەگەڵمان بووی لە پارێزگای دووەکۆ سپاس بۆ میوانەکەش. لە دوێنێەوە تۆڕە کۆمەڵایەتیەکان تەنراوە بە کارە هونەریەکەی خانمێک لە پارێزگای سلێمانی یاخود بە تەنافەکەی سلێمانی کە کارێکی هونەری بوو تەنافێکی دوور و درێژ یان گێڕاوەکو کارێکی هونەری کە هونەرمەند تارا عەبدوڵڵا لە پرۆژەیەکدا بە ناوی پرۆژەی مێینە 99,000 پارچە لە جلوبەرگی ئەو ئافرەتانەی لە هەرێمی کوردستان توند و تیژیان بەرامبەر کراوە کۆ کردەوە و دواتر هەمووی پارچەکانی لە یەکداوە خۆی دووریوێتی لەگەڵ کۆمەڵێک خانمیکە کە لە بەردەم باخی نالی هەتا بەردەم دادگەی سلێمانی بە شێوەی تەنافێک هەڵواسراوە ئەوەش وەک تابلۆیەک دەرەکەوێت کە درێژەکەی 4800 مەترە بە ئەو تابلۆ جوانە ببینین کە گزارش لە حاڵەتێکی ناخۆشی خانمان دەکات. پرۆژەی مێینە پێک هاتووە لە پارچەی جلی ئافرەت کە ئەم پارچانە لە بەردەم باخی نالیەوە هەتاکو بەردەم دادگای سلێمانی ئەڕوا هەموو ئەم پارچانە تاکێکە لە مێینە لە نێو کۆمەڵگەی کوردیا لە نێو کوردستاندا کە باس لە ئازار و نەهامەتیەکانی ئافرەتەکە لە نێو ئەم کۆمەڵگەیەدا و هەر پارچەیەک لە دەرگای ماڵێک دراوە و لە ماڵێکەوە هاتوۆتە دەرەوە و لە لای مێینەیەکەوە هاتووە تاوەکو ئەم تابلۆی لێ دروست کراوە. ئەکاتە درێژترین تابلۆ کە تا ئێستا کرابێت گزارش بێ لە ئازارەکانی مێینە لە کوردستانە. ئەم تابلۆیە بریتیە لە کۆکردنەوەی جلوبەرگی ئەو خانمانەی کە ڕوبەڕووی تونگتیژی بوونەتەوە لە هەرێمی کوردستانە. CDO تیمێکی ڕێکخست دواتر لەگەڵ خاتوونی شەوەکارە سەردانی ماڵ بە ماڵکراوە 99,000 خاتون لە کوردستانە بەشداری ئەم تابلۆیان کردووە. ئەم تابلۆک و ئاماژەم پێ 4800 مەترە لە باخچەی نالیەوە هەڵ ئەواسرێت تا دادگای سلێمانی. ئامانجیش لەمە ئەوەیە کە تەواوی ئەم ئازارانە لە تابلۆیکی ڕەنگینە ئەخینە ڕوو دواتر ئاراستەی دادگای سلێمانیەتی. کاری هونەرمەند هەرچەندە خۆی دەدوێت خۆی گزارش دەکا لە ئازار و نەهامەتی یاخود توند و تیژی 99,000 خانم هەرچەندە بە بینینی لەوانەیە لای هەندێک کەس
کەم بێت ئازارەکان بەڵام 99,000 ئافرەت ئەگەر تووشی دڵڕاوکەیەکیش بوو بێتنەوە لایەن هەر کەسێکەوە بێت ئەوە نیشاندانی ئەو ئازارانەیە بۆ هیواین کە کەم بێتەوە ئەو ئازارانەیە خود ئەو توندوتی ژیانی بەرامبەر خانمانەکرێ هەروەکو چۆن لە دوێنەوە زۆر کارکرا یاخود زۆر گفتوگۆکرا لەلایەن ڕۆشنبیران و لەلایەن کەسانی شارەزای یاخود کەسانێک کە خوێندنەوەیان هەبوو بۆ بابەتەکە لەسەرەوەی کە هێشتا ئەو ئازارانە زۆر زۆر زیاترن لە کارێکی ئاوا بۆ هیواین کە هەر یەکێکمان لە جێگەی خۆمانەوە بتوانین بەشێک لە ئازارەکان کەم بکەینەوە و ئێستاش بابەیەکەوە گۆڕانکاریەکانی ڕەوشی کەشوهۆی شارەکانی کوردستان ببینین. تا ئێستا جوتیاران و گوندنشینانی سنووری پارێزگای بەدلیستی باکووری کوردستان لەسەر شێوازی کللتوری کۆنەکان دۆشاوی سرکە بەرهەمی ترێ و بەرهەمی تری باخەکانیان دروست دەکەن. جوتیاران ئەڵێن هەرچەندە کارێکی ئەستەمە و هیلاکیشی زۆرە بەڵام کاتێک بەرهەمەکە دەبینین باش و تەندروستیە ماندوێتیمان نامێنێت. بابەیەکەوە بەرهەمی جوتیاران ببینین. شینانی پارێزگای بەدلیسی باکووری کوردستان لە سەر شێوازی کۆن و کولتوری دۆشاو لە ترێ دروست دەکەن. دۆشاوی بەدلیس تایبەتمەندی خۆی هەیە و هەناردەی زۆرینەی شارەکانی تورکیا و تەنانەت دەرەوەش دەکرێت. گوندنشینان دەڵێن هەرچەندە کارەکە ئەستەما بەڵام تامی دۆشاوەکە هەموو ماندوێتیمان لەبیر دەباتەوە. من 46 ساڵە سەرقاڵیان پیشەیە کارێکی پڕ زەحمەت و قرسە بەڵام دۆشاوەکە تامێکی تایبەتی هەیە و زۆر تەندروستە. دۆشاوەکە من ماوەی 10 ساڵە هەناردە دەکەین و وەڕەوانە شارەکانی وەک سێرت و باتمان و شارەکانی دیکەش دەکرێت. جوتیاران و گوندنشینانی بەدلیس لە سەرەتای وەرزی بەهاردا ڕز و باخەکانیان ئامادە دەکەن لە پاییزدا بەرهەمەکەی کۆ دەکەنەوە. بەشێکی تریەکە وەک خواردنی سەرەکی بەکاردەهێنن و بەشێکی دیکەشی سرکە و دۆشاوی لێ دروست دەکەن.
ساڵانە لە سەرەتای وەرزی بەهاردا ڕازەکانمان دەچێڵین و ئامادەیان دەکەین دارمیوەکان پاک دەکەینەوە بۆ ئەوەی بەرهەمەکانیان زیاد و باش بێت دواتر بەرهەمی ترەکە کۆ دەکەینەوە و دۆشا و سرکەی لێ دروست دەکەین. تا ئێستا جوتیاران و گونشینانی شارۆچکەی هیزان سەر بە پارێزگای بەدلیسی باکووری کوردستان لە سەر شێوازی کۆن و کولتوریەوە دۆشاو لە ترێ دروست دەکەن. دۆشاوی ترەی بەدلیس تایبەتمەندی جیاوازی هەیە و لە بازاڕەکاندا خواستێکی زۆری لەسرە. خاوەن باخەکانی مێوی ئەو پارێزگایە بەشێک لە بەرهەمی ترێ دۆشا و سرکە و مێوژی لە دروست دەکەن و بەشێکی دیکەشی لە بازاڕەکان ساغ دەکەنەوە. وەکو لە سەرەتای پرۆگرامەوە باسم کرد کە تەوەرێکی دیکەی ڕۆژباش ئەمڕۆ تەوەرێکی تەندروستیە باسی ئەو گرفتاکەین کە ئێستا زۆربەی زۆری خانمان پێوەی دەناڵێنن بێگومان پیاوانیش لێ بێبەش نین بەڵام هۆکارەکانی قش هەڵوەرین یەکێکە لەو گرفتانی کە زۆرێک لە خانمان بە تایبەت پێوەیە ناڵێن و چەندین ڕێگەش تاقیەکەنەوە بۆی چارەسەری گونجاوی بۆ بکەن و هەڵوەرینی قش بەبێ ئەوەی بزانین چەندین هۆکارن یاخود ئەو هۆکارانە کە چەند زۆرە و ڕۆژانە ئەنجامی دەدەن وا دەکات زیاتر تووشی قش هەڵوەرین ببن. ئەو هۆکارانەش بریتین لە شوشتنی قش بە ئاوی گەرم وا دەکات قش وشک و تەنک دەربکەوێت و بەرەو هەڵوەرین بچێت جگەلەوە شانەکردنی قش بە توندی و بەکارهێنانی مجەفیفە و کە ڕێگی قژەکە بەرەو لاوازی و لە ناوچوون دەچێت و زۆر ڕایە کێشرێ جگەلەوە زیاد بەکارهێنانی مادی کیمیایەکان وەک بۆیەکردنی قش بۆ بەکارهێنانی شامپۆی جۆرا و جۆر یاخود ئەو دەرمانانەی کە ئێستا بەکارێنن بۆ قش خاوکردنەوە یاخود موادێکی کیمیایی دیکە بێ وەکەم خوێنی وا دەکات کە قش بەرەو ڕووتانەوە بچێت بۆ چارەسەرکردنیشی پێویستی بە ماوەکی درێژ دەبێت تا چارەسەر بێت تێکچوونی هۆرمۆنەکانیش گرفتێکی ترە و چالاکی ڕژێنی دەرەقی دەبنەهۆی قش هەڵوەرین یاخود غودەی پێ ئەوترێت ئەما بێتە هۆی زیاتر قش ڕووتانەوە و هەروەها لە کاتی دووگیانی دوای منداڵبوون قش هەڵوەرین لە ئافرەتاندا زیاد دەکات جگەلەوەش بەکارهێنانی دەرمانەکانی پەستانی خوێن نەخۆشی دڵ حەپی ڕێگری لە دووگیانی و خەمۆکی دەبنە هۆی قش هەڵوەرینی زیاتر جگەلەوە کەمی ڤیتامین دی لە جەستەدا دەبێتە هۆی لاوازی و هەڵوەرینی قش هەموو ئەمانە هۆکارن بۆ ئەوەی کە قژی خانمان زیاتر هەڵوەرێت و ڕۆژانە بەو گرفتەوە بناڵێنین بۆیە ئێمە تەوەری پرۆگرامەکەمان ئەمڕۆ باسکردنە لەو هۆکارەکان و لەگەڵیشیدا چارەسەرکردنی لە کاتی گۆڕانکاری وەرزەکانیشدا کە بەشێکی زۆری ئەو هۆکارەیە و ئێستاژ میوانداری بەڕێز دکتۆرە سۆزان شێخ محەممەد قەرەداخیمان کردووە کە پزیشکی پسپۆڕی پێست و جوانکاریە دکتۆرە بەیانیت باش ئەو بۆچوونانەی کە خسمە ڕوویە خۆت باسم کرد تا چەند لەگەڵیان بووی 100 تەواوە هەمووی هۆکارێکی سەرەکین بۆ قش ڕووتانەوە ئەکیت هەمویان و زۆر جارەیە بێکەوە کۆبنەوەوانە چەند هۆکارێک وەختە زیاتر هەڵوەرینەکە زیاتر ئەبێ ئێستا چی بکەین بۆ قش هەڵوەرین کە بێگومان بۆتە کێشەیەکی بەردەوامی ڕۆژانەی خانمان بزەبەت پیاوانیش هەموو کەسانیش بەڵام خانمان لەم وەرزەدا زۆر ئەناڵێنن بە تایبەت من دوێنێ لە ئەکاونتی خۆمەوە ڕاپرسێکی کورتم کرد لەگەڵ کۆمەڵێک لە خانمان لە گروپێکی خانماندا بوو یعنی زیاد لە 100 خانم بەشدار بوون هەمویان ڕێژێکی زۆر باسییانە کرد کە قژیان ئەڕوتێتەوە ئاخر خۆی گرنگ ئەوەشە بزانی ئایا بەڕاستی پرچەڵوەرینە یان نە نەک ئێمە بەس دوو تاڵ ببینین و یەکسەر پترسیم بڵین نە ئەوە پرچەڵوەرینە خۆی ئێمە ڕۆژانە بە ئاینی زۆر بە سروشتی هەمانە لەوانەیە تاکو 100 تا 150 تاڵی پرچەڵوەرێت ڕۆژانە فانی ئەوە هیچ ئەوە مەترسیدار نییە کەی لەوە زیاتر بوو نە ئەوە حەقمانە وەختە بڵێ نە ئەوە پرچەڵوەرینە هەروەها شتێکی زۆر گرنگیش هەیە ئایا پرچەکە لە هەموو ینی لە هەموو بێخی سەرمان ئەوەرێت یان لە شوێنێک زیاتر لە پێشەوەی سەری لە ناوەڕاستی سەرمان یان مەسەلەن وەکو بڵێ لە هەندێک شوێن بە تایبەتی ئەوەرێت ئەوانە زیاتر ئیتر ئەبێ بەوەی کە بڵێ نە ئەمە نەخۆشیە یان نەخۆشی نییە سروشتیە یان نە باسی وەت کێروت ئەگەر 100 تا 150 تاڵ ئەگەر بوەرێت سروشتیە ئەمە چۆن زیاتر بۆ خانمان ڕوون بکەینەوە کە مەترسی نییە بەڵێ لەبەرەوەی کە خۆی ئەسڵەن پرچی ژوک و دایمان خۆی تازا کاتەوانی وەکو پێستمان وەکو هەر خانێک لە خانەکانی جەستەماندا بەتەبیعی خۆی هەمانە لە هەر سایکڵا ینی بڵێ لە سووری پرچە کە ئەویش ئەنەجین کە تەجین
تیلۆجین ئەوە واکات بڵێ چەند بەشێکی هەیە لە گەشەی لە بڵێ لە بەڕی گەشەکردنایە دوای وەستاندن دوایەوە هەڵوەریندا کەی هەستەکەی پرچ زۆر هەڵەوەرێ ئەگەر لە کاتێکی کەمە کورتە هەستکەی ڕۆژانە ڕێژەکەی زیاد ئەبێ مەسەن تۆ لە سەرسەرینت یان لە دوای حەمامە هەستەکەی ڕێژەکەی زیاتر پرچەکە ئەبینیت بەڵام باشتر وایە بۆ یەگەر بڵێ بە تەواوەتی قیاسی بکەی پرچت ئاوا بۆ پێشەوانە لەسەر بڵێ خاولێکی سپی دایبێنە بە شانەیەکی بڵێپان ئەگەر حسابت کرد بەعام زیاتر بوو لە 150 تاڵتر وەختەترڵێنە ئەوە مەترسیدارە پرچەڵوەرینم هەیە دواتر باسی چارەسەریەکانێکین بەڵام باسیوت کرد کە لە چەند شوێنێکی سەرمان لە پێستی سەرمان کە ئەو قژانە بێتە دەرەوە یاخود هەڵوەرێ ئەمە چۆنە و چ شوێنێکی زیاتر مەترسی هەیە بەڵێ بەگشتی ئەگەر لە پرچەکە لە هەموو سەرمان هەڵ ئەوەرێت یانیش پارچە پارچەیە بڵێ ئەوە جیاوە پێوترێ ئەگەر بەس بەسەرەن لە شوێنێکا بوو بە تایبەتی وکو پەڵا بە تەواوەتی پرچیتیانەما بوو ئەوە پێوترێت دەردەڕێوی زیاتر لە مناڵانە هەیە بە سەرەوە لە ناو گەنجانی شابێت بەڵام ئەگەر هەموو پرچەکە هەڵوەری بە تایبەتی مەسەلان لە پێشی سەر بوو زیاتر ئەوە لە گەنجانیان بڵێ لە پیاوانە ڕوئایە ئەوە لەگەڵ هەڵوەرینی پرچی بۆ ماوەیە ئەڕوات بە تایبەتی لە کوتمانە پیاوان لە گەنجان بەڵام ئەگەر لە ناو ژنان ناڕووبە ئەوە زیاتر لە ناو بێخی سەرا زیاتر هەڵەوەرێت هەروەها بە پێی تەمەنیشە لە ئافرەتانی شاوا کات بازەجارێکە لە پێشەوەی سەرەوە بڕوات ئەوە هەم دیسانەوە بەهۆی هۆرمۆنی لەسەر کاریگەری تەمەن و هۆرمۆناتی لەگەڵایە لە دوای تەمەنی چەند ساڵی و ئەو حاڵەتە لە ئافرەتانە لە دوای 45 دەست پێەکە ئەگەر بە تایبەتی لە پێشەوە بڕوە بەڵام لە پیاوانە لە گەنجەکانە حتا بڵمەتوانم بڵم لە پێش 20 یان لە دوای 20 دەست پێەکە بە ڕێژێکی کەم دواتر بەرە زیاکە باشە دکتۆرە کاریگەری گۆڕانکاری وەرزەکان تا چەند هەیە لەسەر ڕوتانەوەی قش بەڵێ کاریگەری هەیە چۆن وەکو بڵێ هەموو جەستەمان پێستمان پرچمان تووشی شۆکێک ئەبێ لە گۆڕینی وەرزەکانە پرچیشمان هەمان شتا بە تایبەتی لە دوای هاوینە کە لەبەر هەتاوێکی زۆر بە تایبەتی ئاوانەی کە زۆرە چنە سەر بەحر و ئاوانە ئێمە زۆر لێرە ئەومان نییە بەڵام هەر کاریگەری خۆی هەیە یان ئەوانەی کە لە هاوینە زۆر دەستکاری پرچیان کردو لە خانمانە بەهۆی سوبغ و قەسڕ و سەحبی لەون و ئەم شتانە ئەکەن ئەویش هەروواکە بەڵام هەر خۆی علمیە نیش بەڵێ لەگەڵ گۆڕینی وەرزەکانە بە تایبەتی لەگەڵ وەرزی پاییزە پرچەکە تووشی شۆکێک ئەبێت هەڵوەرین زیاکە هەروەها بێجگە لە بەکارهێنانی ئەو شتانە لەگەڵ کەمبوونەوەی ڕێژەی ڕوتوبەت لە ناوجەوە ئەویش واکە پرچەکە و شکتر بێتەوانێ لە هەندێکە سەها دەست پێیەکات بەرەبەرە کرێش زیاکە لە ناو سەریانە لە ناو پێستی سەریانە بێخی سەریانە ئەوە ژواکە بەڵێ بەرەبەرە ڕێژەی هەڵوەرین زیاکە ئەکەی چاکە بێت بۆ نمونە ڕاهاتن لەگەڵ وەرزەکە یاخود بە تێپەڕبوونی ئەو وەرزە ئەو قژڕ و هەڵوەرینە کەمە بێتەوە ئەوە زۆر گرنگە دووشت هەیە خۆی لەگەڵ گۆڕینی وەرزەکەی بەرەبەر لەگەڵ چونە ناو زستانەوانێ باشتر ئەبێ خۆی ئەگە بڵم زۆر بە زانستیانە لەوانێ بڵم لە مانگی 8 دەست پێەکە تا مانگی 12 فعل هەستەکەی وەرینەکە زۆرە بێ یەکەم شت دووەم شتیش لەگەڵ گۆڕینی وەرزەکەی بەرەبەر خۆی باشتر ئەبێ دووەم شتیش تو خۆ دەست بکەی لەگەڵ چارەسەریە یعنی مەسەلەن نەوعی شامپۆکەت بگۆڕی وەروە زیاتر بەکارهێنانی کۆندیشنەر یان بڵێم ماسکیان مکەیف بۆ قەراغەکانی پرچمان ئەیش واکە زیاتر ئەیپارێزێ لەبەرەوەی کە هەرچەند ئەمە بەرەبەرە چنە ناو زستانەوە پرچەکە وشکتر ئەبێ فابێ زیاتر بایەخی پێبێ باشە دکتۆرە زیاتر ئەو قژانە یاخود ئەو تاڵەموانە ئەکەونە خوارە و هەڵەوەرێن کە مخۆرکەیان هەیە یاخود ماندوون یان کە تووشی ئەو وەرز گۆڕی نەبووین هەر تاڵەکانی دیکەش بە هەمان شێوە هەڵەوەرێت نە هەمووی هەر هەڵەوەرەیە ئەوەی کە لە خوارەوە ئەیبینین ئەمریکا پرچەکە سوتاوە ئەوە زۆر علاقەی نییە بە هەڵوەرینەوانێ ئەوە پرچەکە زعیفە بێ ئەسووتێ یان ئەشکێ دکو بڵێ هەستەکەی پرچەڵوەرینە بەڵام خۆی پرچەڵوەرینی بەڕاستینە ینی بەڕاستینە ئەوەی کە لە بێخەکەەوە هەڵەوەرێت کە بە ڕێگەکەەوە یەتە دەرەوە خۆی ئێمە ئەیبینین ڕێگە بە زۆر خۆی ڕێک نییە ینی ئەو سەرسپی کە هەیەی ڕێگەکە نییە بزێمە خۆمان لە بینی ئەوە ئەبێتە ئازارێکی زۆر بۆ خانمان بە تایبەت کەی بینن بە ڕێگەکەەوە هاتێت داگەر وا هەستێ بڵێ خۆی کەس نەترسێ ئەو ڕێک نییە ڕێگی پرچ قەت ناڕوات ئیلا ئەگەر دوور بێ پسووتێ یان بمرێ
ئەوەش هۆکاری تری هەیە بەڵام ڕێگی پرچ نامرێت هەروکو خۆی ئەمێنێتەوانێ بەس ئەوە لە ڕێگەکە یەتە دەرەوانێ بۆ غیلافەسپی کە ئەیبینین ئێمە وازانین ئەوە ڕێگە بەڵام ئەوە خۆی ڕێک نییە دووبارە سەرهەڵایەتێکی نوێ دروستە بێت بەڵێ بەڵام ئەگەر تەبان زۆر بۆ ڕێژەکەی وختابێت تەبان چارەسەر وەرگریت واکەی بۆی هەندێک زووتر بێتوانێ لەبەرەوەی کە ئەوەشمان بیر نەچێت چکە خۆی ئەسڵن سووری پرچ دروستکردنە کەتاڵەکانی پرچ خۆی لە خۆیان هێواشە کاتی ئەوێت بۆ لەوانەیە 3 بۆ 6 مانگ زیاتر بۆی هەموو جارەگەڕێن لەگەڵ چارەسەری پرچابێ سەبری هەبێ و کەسە کەمترین کات ئەوەیە 3 بۆ 6 مانگ چارەسەر وەرگێ هەندێک جارەیە گاتەلانەیە ساڵێکیژە بە چارەسەر وەرگێ بۆی پرچەکە خۆی تازە کاتەوانێ سەر لە نوێ دروست بێتەوانە لە ڕێگەکەیەوە چارەسەرەکان چین؟ چارەسەرەکان گرنگترێشت بەهۆی ینی بڵێ بەپی هۆکارەکانە یعنی تۆگە هەر هۆکارێکت هەیە لە هۆکارانی کە تۆش باست سەرەتا دیاریکردنی هۆکارەکە و بۆیە زۆر گرنگە توێ کەم جار پزیشکێکی پسپۆری پێست بتبینە بزانە تۆ مەسەلەن کێشەکە و چیە ئایا تۆ بەکارهێنانی وکوتمان ماوادی کیمیاییە و کیرەتین پرۆتین ئەو شتانی کەیکەین یان ژنە ئەنە قسەکە لەلاو خۆتە مەسەلەن کانزا کەمبوونەوەی کانزا و ڤیتامیناتە ڕێژەی ئاسن ئەم شتانە یانش کێشەکە هۆرمۆناتە ئەوانە پزیشکەکە بۆ دیاریەکات بەپێی ئەوە هەشتەکەم بوو زیابوو ئەو پزیشکە بۆت ڕێگەخات بەعام دەست پێەکە بێ چارەسەرەکان لە چەند ڕۆیەکەوە بێ لە ڕووی ئەوە بێ کە مەسەلەن عیلاجی مەوضعیە یانیش لی لەسە بێخی پێستت بە ڤیتامینات یان هەر شتێکە بڵێ چارەسەرەکان چکە زۆرن بەڕاستی لەگەڵ یا ئەوەی کە تەواویەکە تاوکەرەکان چارەسەرە ئەنتەریقی بڵێ حەبوو ئەم شتانەوە دەگریت هەر شتێکت کەم بێت تعویز یەکەیتوانێ زائیدەن چارەسەرەکانە کە وەریەگرین خۆمان لە بێخی سەری ئەین ئەگەر مەسەلەن بە دەرزی بێت وکو پلازما بێ میزۆ بێ فهمووی تاواوکەر یەکتریە وەکو چۆن هەموو جارێک من بە هەموو نەخۆشەکانەڵێم چۆن تۆ هەر نەباتێکت هەیە یان هەر گوڵێک ئەتێ بە خەویکەی چەند هۆکارێک هەیە بۆی تۆ هەم دیسانە بڵێ بایەخی پێبی ئاوی ئەیتێ سەمادی ئەیتێ هەتاوی ئەیتێ پرچیش وایە هەم لەسەرەوە چارەسەریەکەی هەم بە حەب چارەسەریەکەی هەم دیسانەوانێ بە دەرزی و ئەمانە هەروەها چارەسەری ئەمانش بڵێ خوارەکانی کە مردوون بۆ لەوە نخۆی ئەساسەکە چارەسەرەکە هی بێخی سەرەکەیە باشە دکتۆرە باسیەوەت کرد کە بە ڕێنمایی پزیشکی ئەمانە وەرگێ بەڵام هەندێک لە خانمان خۆیان بەبێ ڕێنمایی پزیشکی ئەچنە دەرمانخانەکان بە تایبەت حەبیکیوتن ئەکڕن خۆیان بەکاری هێنن بۆی کە چارەسەری ئەو کێشەیە بکەن ئەمە تا چەند دروستە؟ ئەوە کات ماوەیەکی زۆر چارەسەر وەرەگرن و شتێکی وا نبینن لەبەرەوەی کە تۆ گەرۆکارەکەن مەسەلەن دەستنیشان نەکی لە لای دکتۆرێکی پسپۆر بە تایبەتی لە ناو زۆربەی کچانەوەی کە هۆکارەکە هۆرمۆناتە مەسەرن ئەوانەی کە کیسەی وردیان لەسەر هێلکەدانیان یانیش مەسەلەن مشکلیان هەیە لە غۆدەی دەرەقیە ڕێژینەکان بەڕاستی ئەوانە گە تۆرە چارەسەر وەرگیری هەروان ڤیتامینات و کێشەکە چارەسەر ناکەی لە سەرتاوایە بەڵێ ئێستاش دکتۆرە بابەیەکەوە چەند چارەسەرێک ببینین یاخود چەند خاڵێک ببینی وەکو چارەسەر بۆ خانمان و بۆ ڕوتانەوەی قژ و ئزافەتەن بۆ قسەکانی تۆش کە چەند پێکهاتەیە کە توانین بیخێنە ڕوو بۆ خانمان و سوودی لێ بینن کە چەند ڕێگەیەک و پێکهاتەیە کە ئەویش لەوانە زەیتی گوێز هەند سوپێنەی هێلکە ڕۆکی ئالۆڤێرا و ماسکی سروشتی و پرۆتین ئەمانە هەمویان ئەبنە هۆی بەهێزکردنی قش بێگومان ئەو گیراوانە خانمان خۆیان تا ڕادێک شارەزاییان هەیە لە بەکارهێنانی و هەروەها دوو مانگ جارێک قش بە سرکەی سێ و بشۆرێت کاریگەریەکی باشیە بێت بۆ بەهێزکردنی گەشەی قژەکە و هەروەها شوشتنی قش بە ئاوی سارد سوودی زۆر دەبێت وەکو چۆن لە زیانەکانی باسم کردنابێ بە قژمان بە ئاوی گەرم بشۆی ئێستا شتنی قژمان بە ئاوی سارد چونکە ئاوی سارد هاتوچۆی خوێن خێرا دەکات و کونیلەکانی پێستی سەریش دەکاتەوە و هەروەها پلازمای خوێن وەکو دکتۆرەش ئاماژەی پێکرد کە گەشە بە خانەکانی پێستی سەردەدات و گەشەی قژ زیاد دەکات جگەلەوە پێویستە مانگانەیان 6 هەفتە جارێک سەری تاڵە قژەکان ببڕدرێت و خواردنەکانی وەک گێزەر پرتەقاڵ لیمۆ ئاڤگادۆ بیبەر و چەرەسات بۆ قژ سوودی زۆریان هەیە هەموو ئەمانە خواردنیان باشترە بێ دکتۆرام پێک هاتانە یاخود ئەم چارەسەرانە تا چەند لەگەڵ یابووی و کاریگەریکی باشیە بێت لەسەر هەم ڕێگرتنی هەم پڕکردنەوەی قژەکەش ئەگەر ئەو کەسە خۆ هیچ کێشەیەکی نەبێت ئەتوانێت هەندێک جار بەکاری بێنێ
ڕەنگە لەوانەیە یارمەتی بە ئەگەر بە شرتێک هیچ هەستیاری نەبێت بۆ شتانە چکەمە زۆرە بینین یەنە عیادەکان هەستیاریانی حتا ئەگەر بابەتەکان سروشتی بن وکو زەیت توشتیوە بەڵام هەیە هەستیاری هەیە پێی فقاتە هیچ سوودی لێ نبینێ دووەم شتیش ئەگەر تۆ بە تایبەتی زیوت ئەو زەیتانە زۆر قورسن فەکیخیتە سەربێخی سەرە بۆ تایبەتێکگە بۆ ماوەیەکی زۆر بێ هەم دیسانە کولینەکانی پێستە داخات لەوانەیە وا بکە کە بەعکسەوە پرچاوەڕینەکە زیاتر بێ کەواتە بە کورتی پێم بڵێ بەکارهێنانی ماسکە سروشتیەکان تا چەند باشە ڕێژێکی زۆر کەم کەمتر زۆر کەم زۆر باشە زۆر سپاس دکتۆرەکەم ڕۆ لەگەڵمان بووی زۆر سپاس بۆ زانیاریەکانە بێگومان کێشەکە لای خانمان زۆرە و گفتوگوی زیاتریەوێ بە هیوایەوەی کە سوودێکمان گاند بێ زۆر سپاس بۆ بەڕێستان بەخێر هاتن پاییز یەکێکە لەو وەرزانەی زۆرترین ڕنگ تێیدا ئاوێتەوە و ئاوێزانی یەکترە بن پاییز لە گۆرانی هۆنراوە بەشێک لە شاعیرانی کورد و تەنانەت جیهانیش ڕەنگی داوەتەوە بەڵام پاییزی سوید کە گەڵا ڕێزان و ڕەنگا و ڕنگ و سەرنجڕاکێشە جیاواز دەرەکەوێت با بێکەوە سوید لە پاییزدا ببینین. پاییزی سوید لای من یانێ کۆمەڵێک جوانی نەتەنیا کۆمەڵێک دنیایەک لە جوانی بە نەوعی لە ناوەکان خەماویە بەڵام پڕیە لە ڕەنگە پڕیە لە جوانیە من لە هەر کوێ دنیا بم پێم خۆشە بەڕاستی لە پاییزا بگەڕێمەوە سوید لە سویدا بووم فەسڵێکی جوانە دوای ئەوە من خۆم ڕێیم لەسەر پاییز ئەوەیە کە هاوین و بەهار هەرچی جوانی خۆیانە کۆیەکەنەوە تەحویلی پاییزی ئەدەن کە هەموو جوانیەکان بەجارێ دەرخات فەرقی لەگەڵ کوردستان ئەوەیە پاییزی ئێرە و پاییزی زۆر وڵاتی تریش هەیە کە لە کوردستان زۆر جوانترە بەڵام هیچ کاوێن بەخەی کوردستان خۆشەویست نییە فەرقەکەی ئەوەیە دوای ئەوە لە کوردستانیش هەتاو زۆرە بە حکمی ئەوەی کە هەتاو زۆرە بۆنیش زیاترە لێرە بۆن کەمترە بەڵام ڕنگ زیاترە و جوانتر دێتە بەرچاو پاییز هەر لێرە بەڕاستی جوانە گەڵاکان هەرێکە لە ڕەنگێکە سوورە ئیتر ینی زەردە هەموو نوعیکی تایە لێرە هەست بە جوانێکی تایبەتمەند ئەەکەی لە سویدا لە وڵاتی خۆشمان لە کوردستان ئەوێش هەر تایبەتمەتی خۆی هەیە تاوان وەرزەکان لای خۆشمان هەر خۆش و جوانە بەداخ و تۆزە لای خۆمانەوە کەمتر سەوزایی لەم ئەخیرانە شەوات دەستیان کردو بە سەوزایی بەس بەداخەوە دەستیان کردو بە سووتانن. ڕنگدانەوەی جوانی وەرزی پاییز بێگومان لە هەر شارێک یاخود هەر ناوچەیەک تایبەتمەندی خۆی هەیە و جوانێکی زۆر جیاوازە بەخشێ بە سروشت. ئێمە ئێستا بابەتێکی دیکەمان هەیە کە ویش دیمەنی ئاژەڵ و باڵندە و باخچە دەستکردەکانی ناوپارکی ئاتای ئەرزڕۆمە لە وەرزی پاییزدا دووبارە سەرنجڕاکێشەوە جیاواز دەرەکەوێت
ڕۆژانە هاوڵاتیان سەردانی ئەو پارکە دەکەن و وێنە و یادگاری تێدا تۆمار دەکەن. سروشتی زۆرینەی ناوچەکان تایبەت لە وەرزی پاییزدا جیاواز و جوانەوە کووتم، چونکە لە وەرزەدا زۆرترین ڕەنگەکان ئاوێتەی یەکتر دەبن. هەروەک ئێستشکە لە زۆرێک لە پارکەکانی ناو شاری هەولێر و شارەکانی دیکەش پاییز ڕنگدانەوەیەکی تەواوی دەرخستووە و دیارە لە گەڵاکان و لە سروشتیشدا. بابەتێکی دیکە هەیە ئەگەری گیان لە دەستدانی کەسانی ساڵت بە کۆرۆنا زیاترە. بە گوێرەی داتاکانی ئەنجومەنی نیشتیمانی سوید بۆ تەندروستی و چاودێری کۆمەڵایەتی کە لێکۆڵینەوەیەکدا خراوەتە ڕوو ڕەگەزی توشبوو، تەمەن، باری کۆمەڵاتی، ئاستی داهات و خوێندن کاریگەریان لەسەر لێکەوتەکانی ڤایرۆسی کۆرۆنا هەیە. ئاماژە بۆش کراوە ئەگەر کەسێک داهاتی کەم بێت و ئاستی خوێندنی مامناوەند بێت ئەگەری گیان لە دەستدانی بە کۆرۆنا زیاترە. هەروەها ئەگەری توشبوونی پیاوان بە کۆرۆنا بەراورد بە ئافرەتان دوو هێندە زیاترە و هاوکات ئەو ئافرەت و پیاوانەی ساڵتن یاخود پێیانەڵێن سنگڵ ئەگەری گیان لە دەستدانیان بە کۆرۆنا بەراورد بە کەسانی دیکە زۆر زیاترە. هەرچەندە ئەمە بە پێی لێکۆڵینەوەکان بوو، بەڵام ئەوە خەمێکی دیکەی بۆ سنگڵەکان تۆمار کرد کە توشبوون بە کۆرۆنا یاخود مەترسیەکانی مردن بەهۆی کۆرۆناوە لای سنگڵ زیاترە بێ. بە هیوای تەندروستێکی باش بۆ هەمووان و ڕۆژێکی خۆش.